دوێنێ یەکێتی چۆن هۆڵی بانگەشەکەی بەجێهێشت هونەرمەندانی شاری کەرکووک چی دەڵێن؟ دوێنێ 18 تشرینی دوام یەکێتی نیشتمانی کوردستان دەستی کرد بە بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە کەرکووک لەو بۆنەیەدا کە لە هۆڵی سەنتەری ڕۆشنبیری کەرکووک ڕێکخرابوو بە ئامادەبوونی قوبات تاڵەبانی و بەرپرسی سکرتارەتی یەکێتی و بە خوێندنەوەی وتارێکی بافڵ تاڵەبانی بێ ئامادەبوونی خۆی مەراسیمەکە بەڕێوەچوو. هەر لەو بۆنەیەدا کاندیدەکانی یەکێتی خۆیان ناساند و چەندین دروشمی حەماسی خزمەتگوزاریان پێشکەش کرد. دواتر و دوای تاوابوونی ئاهەنگەکە هۆڵەکەیان بە پیسی بەجێهێشت بۆیە شانۆکاران و هونەرمەندان خۆیان هۆڵەکەیان پاک کردەوە کە بۆ ئەمڕۆ فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامیان لە کەرکووک تێدا پێشکەش کرد و چەندین چالاکی تێدا بەڕێوەچوو چەندین هونەرمەندیان بانگێشتی و شارە کردبوو. هونەرمەندانی کورد لە کەرکووک چالاکیەکی بێوێنەیان پێشکەش کرد بەوەی کورد وەک نەتەوەی سەرەکی کەرکووک لەو شارە نەوەستاوە و بەردەوامە. هونەرمەندانی ئەو شاران نیگەرانیەکەیان لە یەکێتی لەوەوە سەرچاوی گرت و گوتیان حیزبێک شوێنی دانیشتنی خۆی پاک نەکاتەوە لەکوێ دەتوانێت کەرکووک لە ڕاکانجبووری و شۆڤێنیەکان پاک بکاتەوە. لە کاتێکدا قوبات تاڵەبانی لە پەراوێزی ئاهەنگەکە و دوای پیسکردنی هۆڵەکە گوتی بە پشتیوانی جەماوەرەکەمان کۆتایی بە دەسەڵاتی خۆسەپێنی کەرکووک دەهێنین.